إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله تعالى، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، قال الله سبحانه وتعالى في كتابه العزيز: أعوذ بالله من الشيطان الرجيم: ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون. خۆشەویستان و مسلمانان، خی گەورە لە ئاەتێکی بچووکی قورئاندا ئەفەرمێ: ئەی خەڵکی، ئەی مسلمانان، ئەی ئیمانداران، لە تۆڵەسەندنەوەدا حەیات و ژیان هەیە بۆ ئەو کەسانەی کەوا خاوەن عەقڵ و هۆشتان هەیە، بۆ ئەو کەسانەی کەوا بیرەکەنەوە حەیات هەیە لە چی؟ لە تۆڵەسەندنەوە. بە وشەیەکی بچووک، بە وشەیەکی زۆر کورت، خی گەورە کەلیمەی حەیات بەکاردێنێ. بەڵام بابین تەفسیری بکەین، بابینشی بکەینەوە بزانین ئەو حەیاتە لە شوێدایە. کەسێک بکوژێ ئەبێ بکوژرێتەوە، خۆ لێرە کوشتنی تێدایە، با بزانین ئەی ژیانە کەسێکە خی گەورە باسیەکە. ئێمە لە وتارێکی تریشدا باسمان کردووە، بەڵام کاتەکە و موناسەبەکە واخوازێ کە جارێ تریش باسی بکەین. خۆشەویستان، دینی ئیسلام هاتووە بۆ پاراستنی پێنج شت، ئەویشیان نەفسە وەدینە وعەقڵە وعرز و ناموسە وماڵە. ئیسلام بۆ ئەوە هاتووە کە ئەو پێنج شتە بپارێزێ. یەکێک لەو شتانە نەفسی ئینسانە. دینی ئیسلام هاتووە نەفسی ئینسانەکان بپارێزێ. بۆیە خی گەورە ئەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا كتب عليكم القصاص في القتلى الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى. ئەو کەسانی کەوا ئیماندارن، ئەو کەسانی کە باوەڕتان هەیە بەخوا بە ڕۆژی قیامەت، كتب عليكم القصاص في القتلى. كتب يعني فرض، واجبم کردووە لەسەرتان تۆڵە لێکتر بسێنەوە. ئەگەر کەسێکی ئازاد کەسێکی کوشت ئەبێت بکوژرێتەوە، عەبدێکی کوشت ئەبێت لە جیاتی بکوژرێتەوە، ئافرەتێک کەسێکی کوشت ئەبێت بکوژرێتەوە. بۆیە خی گەورە لەسەرمان واجبەکە هەر کەسێک لە مسلمانان دەستدرێژی بکاتە سەر کەسێکی تری مسلمان ئەبێت لە جیاتی بکوژرێتەوە. بۆچی؟ حەیاتەکە لەکوێیە؟ ئەگەر هاتوو لە شارێک و لە وڵاتێکدا بە قانون، بە یاسا، بە دەستور، نەک بە فەوزا، بە دەستور و بە یاسا بڕیاردرا ئەو کەسە لەبەر چاوی خەڵک بکوژرێتەوە لەبەرەوەی کە کەسێکی کوشتووە، ئەوە حەیاتەکە لێرەدایە. ئەبێتە پند و عیبرەت بۆ خەڵکانی تر. کەس ئەو غیرەتە و ئەو جورئەتەی نییە کە عەددا بکاتە سەر کەسێکی تر. بۆیە خی گەورە فەرز و واجبی کردووە لەسەر مسلمانان ئەبێ کەسێکی کوشت بکوژرێتەوە. ئەمە هەر دینی ئێمە نییە خۆشەویستان، چونکە زۆر جاری وایە گومان ئەکرێتە ناو نێچی خەڵک،
چۆنە بێ کەسێکی کوژ بکوژرێتەوە ئەمە دینی عەدالەت نییە کەسێک دزیەکی کرد دەستی ببڕدرێ تەعنە لە دینی ئیسلام ئەدرێ بەو شتانە کەسێک زینای کرد جەڵدەی لێ بدرێ یاوە قوتڕەتم بکرێ بەڵکو دەستورێک یاسایەک قانون و چەند قەراراتێک لە ئەوروپا و لە غەربەوە بۆمان هاتووە کاکە نابێ زوڵمە کەسێک دزی کرد دەستی ببڕی تەعنە لە دینی ئیسلام ئەدەن بەڵام خوای گەورە فەرمێتی وكتبنا عليهم فيها أن النفس بالنفس والعين بالعين والأنف بالأنف والأذن بالأذن والسن بالسن والجروح قصاص بل خواي قورا فرمي وكتبنا عليهم ما بس يقاو رجلك كان لزماني بيشو لزماني بيغمبر موسى وعيسى عليهم السلام خواي قورا ست أواني شي واجب كربو ئەگەر کەسێکی کوژ بکوژرێتەوە کەسێک چاوی کەسێکی کۆرە کرا بێ کۆرە بکرێتەوە کەسێک دم و کەپووی کەسێکی بڕی ئەبێ ببڕدرێتەوە کەسێک ددانی کەسێک شکان ئەبێ بشکێنرێتەوە والجروح قصاص لە بۆ برینەکانی تریش خوای گەورە بە هەمان شێوە تۆڵەی دانەوە کەواتەوە دینی ئیسلام نییە بەڵکو دینی پێغەمبەران و ئوممەتانی پێشتریش بووە دینی گاوروژ و لەکەکانیشە بەڵام ئەمڕۆ بەناوی مافی مرۆڤ و ئازادی نازانم چی دێن تەعنە لە دینی ئیسلام ئەدەن بەڵام لە دینەکەی خۆیانیش دین ئەسڵەکە تێیدایە بەڵام دەستکاری کرایە و تەحریف کرایە دینەکەی ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ لە حەدیثێکی صحیح کە ئیمامی بوخاری ڕوايەتی کردووە فەرمێ لا يحل دم امرئ مسلم إلا بإحدى ثلاث الثيب الزاني والنفس بالنفس وتارك لدينه المفارق للجماعة پێغەمبەری خوا فەرمێ حەڵاڵ نییە و جایز نییە لە بۆ هیچ کەسێک بکوژێ ئیلا بە حەقی ئیسلام حەقی ئیسلام چییە؟ ئەگەر کەسێکی زیناکەر کەسێک کە خێزاندارە ئافرەتێک نێریە زینا بکە ئەبێ بکوژرێت ئەبێ ڕەجم بکرێت وە کەسێکی کوژ ئەبێ بکوژرێتەوە وە کەسێکی لە دینی ئیسلام هەڵگەڕایەوە ئەویشان ئەکوژرێتەوە کە پێڵێن مرتەد کەواتە ئەوە دینی ئیسلامە وەکو حکم دایناوە کەسێک بکوژێ ئەبێ بکوژرێتەوە وەخوای گەورە ئەو شتە ئەو کوشتن و کوشتاریە بە فەساد ناوە بە قورئانەکەی خۆی أفرمي إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض ذلك خزي في الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم أو كساليك دژایەتی خوا و پێغەمبەرەکەیەکە صلی الله عليه وسلم وەلەناو زەویدا فەسادی بڵاوەکەنەوە فەسادەکە چییە؟ کوشتن و کوشتاریە بۆیە خوای گەورە فەرمێ ئەن یوقەتەلوو ئەو کەسێکەوە فەساد بڵاوەکاتەوە ئەو کەسێکەوە خوێنی خەڵکان بە ناحەق ئەڕێژێ لەسەر زەویدا ئەبێ بکوژرێتەوە ئەو یوسەلەبوو واو کەسانەیکەوە ڕێگرن جەرگەن خەڵک ئەکوژن و ماڵی خەڵک بە ناحەق ئەخۆن ئەبێ ئەوانە لە خاز بدرێن لە دارێک بدرێن واتە ئەو کاتێ ئەمرن ئەو تقطع ئەیدیهم وأرجلهم من خلاف بەڵام کەسانێک بەس ڕێگری بکەن خەڵک نەکوژن ماڵی خەڵک بە ناحەق بخۆن و جەردەیی بکەن ئەوانە دەستێک و لاقێکیان بەعەکسەوە ئەبڕدرێ واتە دەستی ڕاست لەگەڵ لاقی چەپێکەوە ئەبڕدرێ أو ينفوا من الأرض يعني كساني كبزان كسيتي زور فاسدة كسيك كوا مترسيه لسرتو مرداء خلق أبي أو كس السجن بكري ودور بكري تويا وقدر بكري لورادا خاي جورا وصفك بسي ذلك خزي في الدنيا سرشورية بو كسل الدنيا دا ولا قيامة خاي جورا عذاب شي بيشي بو أمانك الدوا بو يخش الإنسان خواهي قول وصفي قتل كان القرآن بسيء من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا
هەر کەسێک بە نەحەق بکوژێ فەساد و خوێنڕێژی لە زەویدا بڵاو بکاتەوە فەکەئەنەما قەتەلە الناس جەمیعا وەکو ئەوە وایە هەموو خەڵکی سەرزەوی کوشت بێ. فەساد بڵاوکردنەوە لە زەویدا تاوانێکی گەورەیە و عقوبەکەی کوشتنە لە دنیا و لە قیامەتی پەنا بەخوای گەورە جەهەنەمە. بۆیە خۆشەویستان ئەم کوشتنە کە هەیە ئەمڕۆ وخاصەتەن ئەو ڕووداوە و ئەحدەثەی کە لە چۆمان ڕووی داوە داواکاریەکە کە خەڵکی چۆمان ئەیکا لە حکوومەت و لە خەڵک با بزانین هەتا چەند ناو داواکاری شەرعیە و هەتا کوێ شەرع پێی ڕازیە. یەکێک لە دەستورەکانی یاساکانی پەرلەمانی کوردستان ئەوەیە کە یەکەمین سەرچاوە لە پەرلەمانی کوردستان کە بۆی بگەڕێنەوە سەر سەرچاوەی قورئان و ئایینی پیرۆزی ئیسلام. دەیەمە داوا لە پەرلەمان دەکەین، داوا لە حکوومەت ئەکەین ئەگەر ئەگەڕێنەوە سەر سەرچاوەی قورئان و بە دینی خوا رازین ئەوە دینی خوای گەورە بۆی داناوە كتب عليكم القصاص في القتل فەرز و واجبە لەسەرتان کەسێکی کوشت بکوژێتەوە. ئەگەر سەرچاوەکەتان قورئانە و ئەگەڕێنەوە سەر قورئان ئەبێ ئەو کەسە بکوژێتەوە. یەکێکی تر لە یاسا و دەستورەکانی پەرلەمانی کوردستان هیچ یاسایەک هیچ بڕیارێک نابێت لە پەرلەمانی کوردستان دەربچێت دژی یاسا و دەستوری قورئانی پیرۆز. بەڵام ئەو یاسا و دەستورانی کە دەرچوون کە ئێستا لە پەرلەمانی کوردستان هەن کە کەسێکی کوشت چی لێ ئەکرێ خۆشەویستان سزن ئەکرێ دەخوای گەورە فەرمێ بێ بکوژرێتەوە. کە کەسێک زینای کرد ئەبێ چی لێ بکرێ ئەگەر ژن بێ یاوەخود پیاو بێ ژنی هەبێ ئەبێ ڕەجم بکرێ ئەگەر نا گەنج بوون ئەبێ سەد دڵدیان لێ بکرێ. خوای گەورە فەرمێ الزانیەة والزانی فجلدوا كل واحد منهما 100 جلدة. ئافرەتی زینا کرد پیاوی زینا کرد ئەبێ سەد جەڵدەی لێ بکرێ. ئەی ئەو دەستورە ئەو یاسایە دژی قورئان نییە؟ کەسێک دزی کرد خوای گەورە فەرمێ چی والسارق والسارقة فاقطعوا أيديهما. کەسی دزی کرد لە پیاو یان لە ئافرەتان دزیان کرد ئەبێ دەستیان ببڕدرێ. ئەمڕۆ دەستی چێ بڕدرا؟ دەستی چێیا بڕدرێ؟ ئەی ئەو دەستور یاسایانە دژی قورئان نین؟ ئەدلەی سەریح لە قورئان ڕەت دەکرێتەوە ئیشی پێ ناکرێت. بۆیە خۆشەویستان ئەگەر بمانەوێت لەو گیر و گرفتارە دەربچین، ئەگەر بمانەوێت ژیانێکی پڕخۆش ئاسوودە کامرانی لەناو خاک و وڵاتدا بەرپا ببێت ئەبێ بگەڕێنەوە سەر شەریعەتی ئیسلام، ئەبێ بگەڕێنەوە سەر سونەتی پاکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئافرەتێک لە بەنی مەخزومی دزی کرد لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە کاتێک پێغەمبەری خوا حکمیدا بەدەست بڕینی ئەو ئافرەتە. ئەو عەشیرەتەش عەشیرەتێکی ناودار بوو لەناو قوڕەیش. ویستیان کەسێک بنێنە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆی شەفاعەتی لا بکا و تکا بکا ئەو ئافرەتە دەستی نەبڕدرێ چونکە سەرشۆڕیە بۆ ئەوان قەومێک و عەشیرەتێکی ئاوا لەسەر دزیکردن کەسێکیان دەستی ببڕێ. بۆیە ئوسامەی کوڕی زەیدیان ناردە لای پێغەمبەری خوا کە زۆر خۆشەویست بوو لای پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم. پێغەمبەری خوا تووڕە بوو فەرمووی ئەتەشفع في حد من حدود الله. ئەی ئوسامە تۆ دەی تکا ئەکەی و شەفاعەت ئەکەی لە حدێک لە حدەکانی خوای گەورە من جێبەجێی دەکەم. پێغەمبەری خوا تووڕە بوو هەستا چوە سەر مینبەر و خوتبەیەکی خوێندەوە فەرمووی یا ئەیها الناس إنما هلك الذين كانوا من قبلكم أنهم إذا سرق الشريك تركوه. ئەگەر کەسێک لە ئێوە ئەی خەڵکان و مەتانی پێشتر بۆ لەناوچوون ئەگەر کەسێکی گەورە شەریف بەدەسەڵات
دزي بكرد بايا وازع لدينا وإذا سرق الضعيف أقاموا عليه الحد. أجر كسيشي بين الصلاة دزي بكرد بايا حد أهل سرق أسسبان حكمي أهل سرق داو دستكان أوي ويبي عمري خاصين أخوات. وأيم الله لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها. رواه البخاري ومسلم. في عمري خاصين أخوات والله أجر فاطمي كتي محمد صلى الله عليه وسلم دزي بكاتن أفرمتي لقطعت يدها بدسي خام دسي أبرم نافر من عمر ما كدسي ببرم لقطعت يدها بدسي خام دسي مبري. أوي حكمي عدالة أوي دات بالوري نابهيت كسيك عفو بكري لآسي فسادي لآسي دزرجي كردنا سر نفسه عرض ناموسي خلق مالي خلق دواكم لخوي قورا يا ربي خوايا جان وما اللي بكي رازيين ببرنامج الإسلام حكم بكين ببرنامج الإسلام إسلام ما لا قبول به إسلام ما لا شيرين كي تو خوايا جان يا ربي خوايا داول لكم بنا وجوانا كانت بصفات درجة كانت هدايات يا مولاك ما بدي لبنا حكام ما نخوش به. آمين الحمد لله والصلاة والسلام على رسول الله. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. خوش الإنسان وكو برسيار أي كين لهمو خلق بوسي خلقان وان لهاتوا بوسي خلق لنفسي خوي لعز ناموسي خوي لمالي خوي لديني خوي أمينيا. أما برسيارو لا يهمو كسيك هيا بلام لواني والله مكي لا يهم كسيك نبي بلام لواني همو كسيك نتواني وراني بداتوا بوشي ومن لهاتوا بوشي خلق أمين نية لخوي لمالي لنفسي لديني لأخلاقي والله مكي زور واضح وأشكرايا كخواي قول القرآن ومن باسكا خواي قولا فرمي ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون. خواي قولا فرمي فساد بدروشتي كشتنو كشتار لا وشكاني ولا بحر دا ضراب بسبب يسي بما كسبت أيدي الناس. بدستي خومان أو شتمان براو كردوا بدستي خومان أمن وآسايش لنا وبين بدستي خومان تاواني خۆمانە کەواکەین فەسادی کوشتن و کوشتار لەناو زەویدا بڵاوەکەینەوە بۆیە خوای گەورە کە ئەو فەسادیە بڵاو بێتەوە بە سەبەبی چیە؟ دەستی خۆمانی تێدایە. بۆیە خوای گەورە ليذيقهم بعض الذي عملوا بۆ ئەوەی عقوبە بچێژن لەو تاوانانەی کە کردان. وخوای گەورە باسی ئەوەکە کە بۆچی لعلهم يرجعون بۆی بگەڕێنەوە لای خوای گەورە بۆی جارێکی تر بە خۆتاندا بچنەوە ئەو شتانەی کە لە دنیادا ڕوئەدا لە نەمانی ئەمن و ئاسایش و نەمانی ئەخلاق و دین و بڵاوبوونەوەی فەسادی و کوشتن و کوشتار و فێڕێژی هەمووی بە سەبەبی دەستی خۆمانی تێدایە. بۆیە چاوەڕێی ئەوەش نەکەین کە خوای گەورە لە ناکاو بەبێ ئەوەی ئێمە بە خۆمان دابچینەوە بەبێ ئەوەی ئێمە محاسەبەی خۆمان بکەین جارێکی تر خوای گەورە ئەو وەزعە خۆش بکاتەوە بیخاتەوە سەر زەمانی پێغەمبەران و خولەفای ڕاشدین عەلەیهی السەڵاتو وەسەلام رەضی الله عنهم. چونکە خوای گەورە فەرمووێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوای گەورە هیچ کەسێک ناگۆڕێ
ولا هیچ قەومێک ناگۆڕێ حتا بەدەستی خۆیان نەگۆڕن. ئێمە خۆمان گۆڕی بەرەو خراپ بۆیە خوای گەورەش خراپەمان بەسەر دێنێ، خوای گەورەش موسیبەتمان بەسەر دێنێ بەوەی کەوا کردمان لە دنیا وەکو عوقوبای چێژین. بەڵام کە کاتێک جارێکی تر بمانەوێ خۆمان بگۆڕین بەرەو باشە، خوای گەورەش بەرەو باشەمان نەگۆڕیتەوە جارێکی تر. بۆیە داواکارین ئێمە نەبینە سەبەبی ئەوەی کەوا فەسادی و خوێڕێژی و کوشتن و کوشتار بڵاو بێتەوە. چونکە خوای گەورە فەرمێ وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم. هەر شتێک لە دنیادا مصیبەتێک امتحانێک تاقیکردنەوەیەک لە دنیادا توشتان ببێ بەسەبەبی دەستی خۆتانە، دەستی خۆتانی تێدایە. هیچ گلەیبانە لە کەس بکەینە لە خوای گەورە، بە دەستی خۆمان واکەین ئەو هەر ئینسان لە خۆی ئەمین نەبێ، لە ماڵی خۆی ئەمین نەبێ، لە عرض و ناموسی خۆی ئەمین نەبێ. بۆیە خۆشەویستان چەند داواکاریەک هەم بۆ خەڵک و هەم بۆ حکوومەت. یەکەمین داواکاریم ئەوەیە کە لە خەڵکی چۆمان ئەو شتێکەوە ئێستا هەیە لە ئارادایە، ئەو گرتبوونەوە و کۆبوونەوەیە هەمومان با بە یەک دەنگ و بە یەک هەڵوێست و بە یەک بڕیاری خۆمان بدەین وەکە داویشمانە، بەڵام ڕەجاءەن بە ئەو شتە بەرەو ئیتیجاهێکی سیاسی حزبی نەبین. چونکە کەسانێکن ئەمڕۆ لە کەمیندان بۆ هەرێک کە بیخۆزنەوە ئەو شتەی خۆیان بەرەو مەرامێکی سیاسی حزبی خۆیان ببەن. وەالحەمدولله تا ئێستا شتێکی وا ڕووی نەداوە، بەڵام با هەوڵ بدەین کە ئینشاءڵڵا بەرەو ئیتیجاهێکی سیاسی نەبرێت. چونکە ئەو خەڵکەی کە لە ناو بازاڕ ڕاوەستێ و دانیشێ و کۆ بێتەوە هەموو خەڵکی چۆمانە بە حیزب، بە ڕاوەستایانی ئاینی، بە خەڵکی چۆمان، بە عەمەلە و بە دوکاندار و بە کاسبکار هەر هەمووی پێکەوە ڕاوەستاوە بەبێ ئەسلیحە و بەبێ چەک و بەبێ دیشتێک، بەبێەوەی کەی تونند و تیجێکی پێوە دیار بێ و ئینشاءڵڵا هەر ئاواشە هەتا وەکو حەقەقەی خۆمان ئەسێنین. خاڵێکی تر و داواکاریەکی تر داواکارین لە حکوومەت. ئەگەر ئەوێ ئاشوو، کوشتن و کوشتار، دوژمنایەتی لە ناو خەڵکدا بڵاو نەبێتەوە و بەرپا نەبێ، حەلەکە تەنها لە دەستی ئەودایە، داوا ئەکەین کەوا ئەو ئینسانە بدرێتە دەست و بکوژرێتەوە لەبەر چاوی خەڵکی چۆمان، بۆ ئەوەی ئاوێت بەو ئاگرەدا بکرێت. ئەو فتنەیە تەشەنەنەکە زۆر نەخایەنی و ئەو خەڵکە چیتر عەزێت و ئازار نەچێشی. چونکە تاکە کەسێک بتوانێت حەلی مشکلە بکە حکوومەتە نەخەڵک. ئەگەر حکوومەت ئەو ئینسان نەداتە دەست لەوانەیە مانگێکی تریش ئەقڵگان لەسەر جا دەبێت، بەڵام بە یەک بڕیار بە یەک سەعات کۆتایی بە هەموو شتەکان بێت. بۆیە داواکارین لە حکوومەت لەلایەنی پەیوەندیدار کە ئەو ئینسانە بترێتە دەست بۆ تۆڵی خۆی لێ بکرێتەوە ئینشاءڵڵا. داواکاریەکی تر خۆشەویستان لەلایەنی پەیوەندیدار ئەگەر هەر کەسێک مەسئولە لێرەیە داواکارین لەوەی کەوا سیارەیەک یان چەند سیارەیەک یا وەکو ئیسعافێک دابین بکرێ لەسەر پردیشین بەبەری سەکراندا بێتەوە بۆ ناو بازار بۆی ئەو خەڵکانەی ئەو کەسانی کە لێرانەوە دێن بۆ خاکی کوردستان یا وەکو خەڵکی خۆمانە و کوردی خۆمانە چووەتە ئێران و ئەگەڕێتەوە. چەندین جار کەسماندی لە ناو بازار نەخۆش بوو، کلیان گرتبوو، لە باوەشیان کردبوو، بەناو ئەو خەڵکەدا دانهێنا و ئەزیەت و ئازاری زۆریەدی. بۆیە داواکاری سیارەیەک دابین بکرێ یا وەکو ئیسعافێک دابین بکرێ بۆ ئەو کەسانی کەوا نەخۆشن پەککەوتن کە کاتێک دەگەڕێنەوە بەناو ئەو قەڵباڵهێدانێن بەڵکو بە سیارە بگوازێنەوە کە شتێکی زۆر ئاساییە و سادەشە، شتەکە حاڵەتێکی زەروریە بۆ مەسلەحەتی خەڵکە. ئێمە کەسانێکی ڕێگرنین، ئێمە کەسانێکین کە چەندین ساڵە لەسەر حدودەین بە هەزاران تڕێلە سیارە بێرەدا ئەڵات و دێوەچی، بە هەزاران تەن پارە بێرەدا ئەچی و دێت. هیچ کەسێک لە ئێمە ڕێگری نەکردوە لەو شتانە و هیچ کاتیش ڕێگر نەبووین، بەڵام کە ئێستا ڕێ گیراوە
لەبەر هۆکارێک و سەبەبێکە داوای حەقی خۆمانەکەی بۆیە ئەو شتەوە نەکاتن کەوا زوڵم لە غەیری مقابل بکرێت چونکە ئەو کەسەی کەوا دێتەوە لە ئێران هیچ سوچێک و تاوانێکی نییە بە تایبەتی ئەو کەسانی کەوا نەخۆشن خاڵێکی تر خۆشەویستان داواکاری لە خەڵکی بە شەڕەفی چۆمان ڕەجاعەن هیچ کاتێک ئامادە نەبی و بە قسەی هیچ کەسێک هیچ فعلێک و هیچ قسەیەک هیچ گوتارێک دەرببڕی و بیکەی کە توندوتیژی پێوە دیار بێت زۆر جاری وایە بینین دانیشتەکەمان کۆبوونەوەکەمان داوای حەقێکی شەرعی خۆمانەکەین بەڵام بە ئەو شتە سەر نەچێشێ بۆ تاوانی تر زۆر جاری وایە بینین قسەی توند ئەکرێ لەوێن دەرێ یا وەخۆت فیکە لێدان و چەپڵە لێدان خۆشەویستان ئەوە پیشەی ئینسانی موسڵمان نییە لە مروعەت و شەهامەتی ئینسانیەت دێنێتە خوا چەپڵە لێدان عەیبە فیکە لێدان عەیبە بۆیە ئەگەر هەر کەسێکی هەر کاربەدەستێکی ئەم حکوومەتە هات با بە جوانی لەگەڵی دابنیشین با گفتوگۆی لەگەڵکەین تەفاهم هەبێ بە فیکە لێدان و چەپڵە لێدان وەڵڵاهی ناگەینیت ئامانجێک و نەحەلی مشکلەکەشەکەین داواکەین لە خوای گەورە یا ڕەبی خوایە گیان ئەو مشکلەمان بۆ جێبەجێ بکەین ئەو مشکلە لەسەر ئەو وڵاتە لا ببەین یا ڕەبی خوا داوالێکم بەناو جوانەکانت بە صیفاتە بەرزەکانت یا ڕەبی خواجان ئایا بۆ ئاگرەدا بکەین یا ڕەبی خواجان لە مردی موسڵمانان خۆش بی یا ڕەبی خوا هیدایەتی گەنجانمان بدەین خواجان داوات لێکم بەناو جوانەکانت بە صیفاتە بەرزەکانت نەخۆشێکە داوای دوعای لێ کردوین یا ڕەبی خوایە هەر تۆی شیفای نەخۆشەکانت دەی خواجان داوا لێکین بەناوە جوانەکانت بە صیفاتە بەرز و پیرۆزەکانت شیفای ئەو نەخۆشە بدەیت یا ڕەبی خوایە گیان لەو نەخۆشیە چاچی بکەیتەوە شیفای بۆ منێری ئامین الحەمدولله